کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لا یۆتۆبەری یەکێک لا کۆمەڵە چالاکەکانە کە لەوە تێیدا مەزراوە لە 2011ەوە تا ئێستا چالاکی هەمەجۆری لە خۆگرت و لە چەندین بواردا خزمەتی کردووە. لە ئێستادا شەشەمین دیداری شعری کوردی لا یۆتۆبۆری ساز دەکات. قسە باسی زیاتر دەربارەی ئەم بابەتاکەم لەگەڵ زۆر بەڕێز شەماڵ ئیبراهیم زادە کە سەرۆکی کۆمەڵی هونەرە جوانەکانە لە یۆتۆبۆری. کاک شەماڵ سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاو لە جەناب و سڵاو لە هەموو نەرانی تەلەڤیزیۆنەکەتان. زۆر سپاس بۆ تۆ. لە 2011ەوە کە کۆمەڵی هونەر جوانەکانی کورد لە یۆتۆبۆری دامەزراوە، دیداری شعری کوردی لەو کاتەوە بەردەوامی هەبووە؟ بەڵێ دیداری شعری کوردی 6 ساڵە دەستی پێکردووە. دوێنێ شەشەمین دیداری شعری کوردی خۆشبەختانە واتە ڕۆژ یەکشەممە لە کاتژمێریەکی پاشنیوەڕۆ لە لۆکاڵ یاخود لە هۆڵی بلۆستێلت لە گەڕەشی ئەنگرێت ساز کرا. خۆشبەختانە تا ئێستا توانیمانە لە ماوەی ئەم 6 ساڵە هەموو ساڵێک لە کات و ساتەکانی خۆیان ئەم دیدارە پێشکەش بکەین. زۆر باشە. چۆن بەشداریان کرد شاعیران و با بڵێن ئەو شاعیرانی کە بەشدار بوو لەم دیدارە بۆ شاعیرانی تاراوگە بوو یاخود شاعیرانی پارچەکانی تری کوردستانیش توانیان بەشداری بکەن؟ وڵا حەزەکەم بۆ دەست پێ بکەم ڕاستی لە دیداری شعری کوردیدا ئەوەی کە مرۆڤ هەستی پێکات سڕینەوە یاخود نەمانی سنوورە دەستکردەکانە. بەڵێ واتە شعری کوردی لەم قۆناغەش و قۆناغەکانی پێشوودا تا سەردەمی کلاسیکیش توانوێتی ئەو ئەرکە بە سەرکەوتوی بڵێن ئەنجام بدات. جۆر لە شعری کوردی ئەگری ڕستەکەی خەڵکی نیشتیمانێکی خەڵکی کوردستانێکی خەڵکی ئەوەی شوێنێکین کە هەمومان یەخاوەنی یەک زمان و یەک خاک و یەک نەتەوەی بەڕاستی. خۆشبەختانە تا ئێستا شعری کوردی منەوەی تیا بەدیەکەم و هەموو شاعیرەکان لەسەر ئەو پەیڕەوە ڕۆشتون کە مای دەستخۆشیە. جاگەر بێمە سەرەوەی کە بەشداریکردن بەڕاستی وێنایکی جوگرافیای بچووکێ بۆ بازەکەم. ئێمە لە بناری بەمۆ و لە چای زمناکۆ دەستمان پێ کردووە تا ئەچینە دەشتی شارە زۆر بۆ ناوچەی شەمێران و پاشان بەرەو هەڵەبجە و ئەچینە هاوار و لێوە ئەچین بۆ ناوچەی هەورامانی ئەودی و بۆ لەنگەڕێز و بۆ بناری شاه و پاشان ئەچینەوە بۆ مکریان و ئەگەڕێنەوە بۆ دیوی سەردەشت و ناوچەی سەردەشت. بڵێن هەموو ئەو شاعیرانی کە بەشداریان تیا کردو خەڵکی ئەو ناوچە دەوەرانە بوون شتێکی جوانیان پێشکەش کرد کە ئەمانە نیشانیاندا ئێمە هەمومان خەڵکی نیشتیمانێکین. بەڵێ زۆر باشە. هەموو ئەو شاعیرانە توانیان لە ناو چالاکیەکەوە لە ناو دیدارەکە ئامادەیان هەبێت؟ بەڵێ بێگومان ئێمە 7 شاعیرمان بان کردبوو. دوانیان ڕگەزی مێ بوون. خۆشبەختانە چەند حەزمانەکە زیاتر و ئامادەیان بۆیە، بەڵام دوان لەوانە بڵێن ژن بوون، 5یشیان پیاو بوون کە بەشداریان تیا کرد. گروپی یەکەم 4 کەس بوون کە هاتن بڵێن خات و شاغڵی کەی خسرەوی و کاک ئەحمەد بازگەر و دکتۆر نەبی فەتاحی واتە پەشێو مەریوانی لەگەڵ کاک گۆران عەلی لە بەشی یەکەمی بەرنامەکە ئەوان بە هاوکاری ئاسۆدیلان کە بەخۆی عودەکە و هەمیشە هاوکار و پشتیوانێکی نەبڕاوی بڵێن چالاکیەکانمانە بەشداریان کرد. هەریەکەی ماوەی 15 خولەکمان بۆ دانابوون کە بەدڵی خۆیان نانەوێت چ جۆرێک لە شێعرەکانی خۆیان هەڵبژاردووە. پاشان گروپی دووهەم 3 کەس مابوونەوە، خاتوو گەشاوە جاف و کاک ئەحمەد ساڵح و هەروەها کاکی وەڕەسوڵ. بەڵام لە پێش دەستپێکی بەشی دووهەمە ڕێپۆرتاژێکی بچووکی چەند دەقەیەمان کرد لەگەڵ ڕووناگویر لەگەڵ نووسەر ستێفان شەمزینانی کە بەداخەوە ماوەیەکی زۆرە لەگەڵ نەخۆشی شێرپەنجەدا لە جەنگێکی سەختایە خۆی وتەنی. ڕپۆرتاژی بچووکمان لەسەر ئەو کرد، هەندێک کۆپلە شیاری ئەو بابەتێکیشمان پێشکەش کرد هەر بۆ هاوکاری پشتیوانیەک بۆ بەویرهێنانەوەی ئەو ڕووناگویرە کە تا ئێستا بەداخەوە لەگەڵ ئەو نەخۆشیە لە ململانەیەکی سەختایە. ئەوە بەو دوو شێوەیە بۆ 3 شێوەیە بەشداریمان کردو، بەرنامەکانمان ئامادە کردو و پێشکەشمان کردووە. بەڵێ جگە لەو چالاکیانە هیچ چالاکێکی لە خۆگرت ئەمە بەشێکی پرسیارەکەم بەشێکی تریشی هیچ مەرجێک هەبوو بۆ ئەوەی کە با بڵێن شاعیران بەو مەرجانە پێویستە بەرهەمەکانیان پێشکەش بکەن یاخود ئازاد بوون لەوەی کە چی پێشکەشەکەن و چی دەنووسن؟
ئەوە پرسیارێکی زۆر بەجێ بۆ خاتوێنی بەڕێز پێم خۆش بۆ پرسیارە دەکردم لە ڕاستیە ئێمە وەکو کۆمەڵی هونەرجوانەکان لە تاراوگە یاخود لە وڵاتی سوید مەبەستمان ئەوەیە کە لە بواری ڕووناکبیری و ئەدەبی کوردیە دەلاقەیەکی بچووک بکەینەوە ینی لە ئیمکانیەت و توانای خۆمانە ئەم دەلاقەیمان کردوێتەوە بێمەچ ئەو کەسەی کە پێی خۆشە تازەیەتە ناو دنیای ئەدەب و شیعرەوە ئەو کەس هەروەها ئەو کەسانش کە ئەزموونی زیاتریان هەیە ئێمە حەزەکەین بە تێکەڵاوی بین. هەندێک شاعیر هەیە ڕەنگە تازە سەرەتای دەستپێکردنی کارەکانی بێ بەڵام هەموو شاعیرە گەورەکان کە بوون بەو شاعیرانەی کە ئێستا جێی فەخر و شانازی و خۆشەویستیان هەیە لە لای ئێمە و کتێبەکانیان لە کتێبخانەکانمان ناپارێزراون و بەکاریان دێنین یاخودیان خوێندنەوەیانیش هەر لە بە هەمان شێوە دەستیان پێکردووە لە خانەقا و لە ژوورە تاریکەکانی شوێنی بڵێن ژیان و ئەوانەوە. بۆیە ئێمە لێرە مەبەستمان ئەوەیە کە بە هەردوو بەشداری بکەن هەم خەڵکێک کە ئەزمموی هەیە لە بواری شیعرا و توانای باشی هەیە و دەرکەوتووە لە هەمان کاتیشە بوار بە کەسی کەش بین ئەوانیش بڵێن جورئەت بکەن بێنە ناو دنیای ڕووناکبیری ئەدەبیەوە چونکە بەڕاستی ئەوەی کە بەلای ئێمەوە گرنگە خۆی لە خۆیدا ئێستا قسەکردن ئاخافتن بە زمانی کوردی بەشێکی گرنگە لە ژیانی ئینسانی کورد چونکە ئەم باهۆزی تەکنۆلۆژیا و پێشکەوتنی بڵێن تەکنۆلۆژیا کاریگەریی لە ڕادە بەدەر بڵێن خراپی کردوتە سەر کۆمەلگای کوردەواری و هەموو کۆمەلگاکانی تر بەڵام وەکوونەتەوەی کورد چونکە ئێمە تا سندەتەوەیشی شێردەستین و قەوارەیەکی سەر بەخۆمان نییە و نیشتیمانێکی سەر بەخۆمان نییە بۆ ئێمە بڵێن خەتەری زیاتر هەیە بۆیە لەو ڕوانگەیەوە ئێمە هەوڵمان داوە بەشداری بە هەمووانە بکەین بۆ دوو جۆرەکە بێن شێعر بڵێن. بەڵێ دیدارەکە تەنها بۆ پێشکەشکردنی شعر بوو یاخود لەگەڵیشە چەند با بڵێن پانێڵ و گفتوگۆی کراوە یاخود توێژینەوە لەسەر شعر و لەلایەن کەسانی پسپۆرەوە با بڵێن پێشکەش بکرێت بابەتی لەم جۆرەی لە خۆ گرتە بوو؟ لە ڕاستیە ئێمە ئومێدمان وایە ئەگەر بتوانین لە دیدارەکانی تری ئایندەمانە تۆزە گۆڕەکاری لە شێوازی ئێستای پێشکەشکردنی بکەین بەڵام ئەوەی کە ئێستا بەرنامەمانە ئێمە هیچ مەرجێکمان نییە بۆ ئەو کەسانی کە بەشداریەکەن تەنیا بتوانن لە بواری شیعردا کار بکەن شیعر بنووسن بەڵام هەڵسەنگاندن و لێکۆڵێن و یاخود بڕیاردان لەسەر ئەوەی کە چێ شاعیرێکی باشە چێ ئاستی بڵێن شیعرەکانی بەرزترە ئێمە ڕەنگە خاوەنی ئەو توانایە نەبین و پێشمان خۆش نییە ئێستا ئەو بەرپرسیارەت تێبگرینە ئەستۆ کاتێک ئەو بەرپرسیارەت تێبگرینە ئەستۆ کە لە ڕووی مادی و معنەوی و بڵێن توانایشی باشترمان هەبێ و هەمە خەڵکی پرۆفشناڵ و خەڵکی زیرەکتر و خەڵکێکە لە بواری شێعر و ڕەخنەی ئەدەبی و شارەزایی باشتریان هەیە تۆ ئەتوانی دیدارەکە بەرفراوانتر بکەی بەڵام لە ڕاستیە ئێمە ئێستا تەنیا ئەو دەرگایە خود ئەو دەلاقەیمان کردوێتەوە بۆ هەموو ئەو ڕووناکبیرانەی کە لە بواری شیعردا کارەکەن یان لە سەرەتای کارکردنیانە لە دنیای شیعردا ئەمانەیە هەنگاو بێن و بێنە پێشەوە و هێواش بکەونە کاری زیاتر لە بواری شیعردا.